وەسەمن لە وڵاتی بەریتانیا لە مارکێتێکە ئیشەکەم بۆی کەشتەکە زیاتر درێژەی پێ نەدەم. ئەو مارکێتە سەراحەتەن گۆشتی بەراز مەشروب جگەری قاچاقی تیافرۆشی، یعنی بە کوردی بە پوختی بە هەموو نوعێک ئیشەکە حرامە. بەڵام مامۆستا من پرسیارێکم لا دروست بوو، ئایا تاوانی من چییە وەکو ستافێک لەوێ ئیشەکەم بۆ دەستکەوتی ڕۆژانم چی تاوانێکم هەیە؟ تاوانەکەت ئەوەیە تۆ یارمەتیدەری لەو حرامەیە. وخوای گەورە ئەفەرمێت وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئەوەی تۆ یارمەتیدانە لەسەر گوناح و لەسەر زوڵم و لەسەر ستەم و تەجاوزکردنی سنوورەکانی خوای پەروەردگار. بۆیە ئەکرێت یعنی گەنجێکی موسڵمان حاشا لە ڕووی جەنابت و بینەران باشە بڕوان لە مەلهایەک ببێتە حرس و سکیوریتی مەلهایە بکات، هەمان پرسیار بکا باشە بڵێ مامۆسا من چ تاوانێکم هەیە بژێوی ژیانم بەدەسەێنم ئیتر لە چ ڕێگایەکەوەیە؟ نا برا عەزیزەکەم، هەموو ئینسانیەتی نوێی ئەبێت، شەر نییە بگا بە هەر ئاوێ بیخواتەوە. تۆ پێویست بە پارە بێت، یعنی خۆ ناکرێ بڵێ من لە هەر ڕێگایەکەوە بێ من بژێوی ژیان مەوێت و پارەم ئەوێت. بۆیە تۆ بێواز لە کارەکەت بێنیت، کارەکەت حرامە، چونکە هەر خواردنیە لەوێ بخۆی پارەی پەیا بکەی بچێتە لاشەتەوە فەنناڕ ئەولا به ئیلا ئەبێ ئاگر پاکی کاتەوە، چکە تۆ موسڵمانیت. بۆیە ئەبێ دەسەڵ گری لەو شوێنە فەورەن على الفور، هەر ئیمشەو تێگەی ئەگەر شەوی 1000 پاوەنیان داپێت تۆ ئەبێ ئەو شوێنە بەجێ بێڵیت، چونکە حرامە.